بەسڵاوێکی دووبارە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەروەها کە ئاگادارن ڕۆژی 22 خەرمانان مەهسا ئەمینی تەمەن 22 ساڵ و خەڵکی شاری سەقز بە بیانووی بێحیجابی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادی تارانەوە درایە بەر ئەشکەنجە و لێدان کە بەهۆیەوە تووشی جەڵدەی مێشک بوو و پاش چەند ڕۆژ چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەی کەسرای تاران بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستە. ئێمە بۆ زانیاری زیاتر داوامان کردووە لە هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کە لە ڕێگەی ئسکایپەوە لەم بەرنمەیە بەشدار بێ. هاوڕێ فەراسەت زۆر بەخێر بێن بۆ ئەم بەرنمەیە و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس، منیش سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی ئازیز. زۆر سپاس بۆ بانگشتنەکەتان. زۆر سپاس. هاوڕێ فەراسەت ئەگەر دەکرێت بۆ بینەرانمان دوایین زانیاری سەبارەت بەم ڕووداوە باس بکەن بەتایبەت لە شاری سەقز. بەڵێ، سەرەتا ئیجازە بدەن من سەرخۆشی خۆم و هەروە هاودەردی خۆم بە بنەماڵەی ژینای عەزیز بە تایبەت دایک و باوکی و نزیکانی تەسلیەتیان پێبێژم، سەرخۆشییان لێ بکەم و هەروەها تەسلیێت بە خەڵکی قارەمانی سەقز و دەستخۆشانە بۆ خەبات و مبارزاتی خەڵکی شاری سەقز. و ئێمە ئەبێ لێرەوە من ئەوە بڵام کە هەموو خەڵکی سەقز و خەڵکی کوردستان و بە تەواوی خەڵکی ئێران لەو بەڕاستی بەڵێن ئەدەن و ڕێی ئەم خەباتە ئیدامە ئەدەن هەتاکوونێ تۆڵەی مەحسا و مەحساکان بکەنەوە و خوێنیان بە فیڕۆ نەچێت. و ئەمە ئێشێکە کە نە فەرامۆش ئەکرێ و نە ئەبەخشرێت. بەڵێ هەروە کە ئێوە خۆشتان لە خەبەرەکانە باس کراوە و لە ڕسانەکانە و لە دنیای مەجازیە زۆر باس کراوە، من ناچمە سەر وردەکاری ئەوە کە چ اتفاقی کەوتووە کە هەمومان ئەزانین. فقط ئەو نەبڵێم کە کوشتنی ژینا و کوشتنی ژینا تووڕێیەکی زۆری نفرەتێکی زۆری لە نێو خەڵکدا، لە نێودڵی خەڵکدا هەڵقڵاند. خەڵکی تووڕە لەسەر گۆڵکۆی ژینای ئازیز ڕخ و تووڕەیی خۆیان نیشانداوە و لە دوای خاکسپاریەکە بەرەو شەقامەکان ڕێکەوتن بە شعاری مەرگ بەر دیکتاتۆر. ڕژیمە لیاقەتی ڕەهبەریت نییە، ئەم ڕەهبەرە بێ لیاقەتە، ژن ژیان ئازادی و زۆر شعارهایەکی ڕادیکاڵ و باش چوونە بەرەو فەرمانداری شاری سەقز ڕۆیشتن کە لەوێ کۆبنەوە، کە ڕژیم کە بەداخەوە پاسدارانی جەهل و سەرمایە کەوتنە شوێن ئەم خەڵکە و ئەم جوانانە تەقیان لێکردن و ژمارەیەکی زۆر بریندار بوون و لە ناو بریندارەکانە بەداخەوە ئەم بەیانیە گەنجێک بە ناوی کیانی درەخشان، درستە ئەگەر ئیشتبانەکەم، درەخشان یا درەخشانی، گیانی خۆی لە دەستا. من هەر لێرەوە بە بنەماڵەی کیانی درەخشانی سەرخۆشی یەکەم و هاودەردی خۆم نسبەت بەو خەم و پەژارەیانە دەردەبڕم. و ئەمە ئەبێ بڵێن کە واقعاً مەرگی ژینا ڕووداوێ بوو کە واقعاً لە تەواوی دنیا دەنگی داوە، یعنی لە زۆربەی وڵاتانی نەتەنها سەقز، نەتەنها کوردستان، بەڵکو ئێران، شارەکانی ئێران و حتا دەرەوەی وڵاتیش دەنگی دایەوە و خەڵکی زۆر تووڕە کرد. ئەمە هەر بووە باعسی ئەوە کە یەکێ وەک خامنەی کە قسەی کرد دوێنەیە پێرە بوو، لە قسەکانیدا مەسەلەن باسی ئەم ژینای کرد، وتی کچێک کوژراوە، کچێکە مەسەلەن ئاوا لە بین چووە، ئەلعان زد ئینقلاب لەمە ئیستفادە ئەکات و خەریکە ئەیکا مەیەڵن کە نەهێڵین، یعنی ترس کەوتووەتە دڵیۆ کە نەهێڵین زد ئینقلاب ئەمە بکا بە بەهانە و مبارزاتی خەڵک گەشە بکات. جا بەڕاستی واقعاً وایش جمهوری ئیسلامی واقعاً ترساوە لەو وحشەتی کردووە، هەر بەدوای ئەوەدا وەختێک کە ژینا لە بیمارستان کە گیانی لەدەستدا فەورەن ژمارەیەکی زۆر نیروی ئەمنیەتی ڕژانە دەوروبەری بیمارستان، هەرچەند خەڵکەکە پێش ئەو خەڵکێکی زۆر هێرشیان هاور بۆ بەر بیمارستان و شعاری بە تووڕەیی خۆیان بە شعار و بە ناڕەحەتی دەربڕی و ڕژیم هەوڵیدا هەر لەوێ چەند نەفەریشی بازداشت کرد، هەوڵیدا کە بڵاوەیان پێ بکات و کە پێش بگرێ بە ئاعترازاتی خەڵک. دوای ئێوە بۆ هێنانەوەی تەرمی ژینا لە هەوڵا بوو کە جۆرێک ئەم تەرمە بێنێتەوە کە لە تەجەموعی خەڵک بەرگیری بکات. ئەوەڵ وتی لە تەبرێز و ئەیهێرین و دوایی گۆڕای کە لە ڕزاییە و هاوردیوە، بەڵام خەڵک زۆر لەوە زیرەکتر بوون، زووتر چوونە سەر قەبرستانی ئایچی لەوێ کۆبنەوە بە پێی ئیتلاعیە کە بڵاو کرابووە لە سەقزا و ڕژیم ئەیویست لە شاهناز لە سەرقەبرانی شاهناز بینێژە کە ناوشارە و تحتی کۆنتڕۆڵی خۆیان باشتر زۆرتر ئەتوانن کۆنتڕۆڵی بکەن.
بەڵام خەڵکەکە و خانەوادەکەی قبولیان نەکرد و بردیان بۆ سەرخەبرانی ئایچی و لەوێ هێشتا کە خەڵکەکە تەواو کۆنەبوونەوە نیان هێش دەرگای ئامبولانس بکرێت و ڕژیم لە هەوڵی ئەوەدا بوو هەرچی زووتر بینێژێت و پێش بگرێت لە هاتنی خەڵک جادەکانی بەست و جادەی سنە و بانە و بۆکان و کە خەڵک پێشیان پێگرتن کە نەیەن بۆ شاری سەقز بۆ بەشداری بکەن لە مراسمی خاکسپاریدا یعنی ترس و وحشتێک کەوتووە دڵ ڕژیم بە هەموو جۆرێ هەوڵی ئەدا بەڵام هەر سەرڕای ئەوە دیمان خەڵکی قارەمانی سەقز و دەوروبەر نەترسانە ژینای عزیزیان زۆر بە احترام و بە جوانی خاکسپاری کرد و بە خاکیان سپارد هیوادارم ئەم ڕق و تووڕەیەی خەڵک هەر بەردەوام بمێنێت و ئیدامەی بدەن و بە مەراحلی تری مبارزە وەکو اعتصاب و شێوەهای تر تاکتیکهای تر لە مبارزاتی ئەمە ئیدامە بدرێت و هەتاکوونێ سەرنگونی ئەو ڕژیمە بڕواتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراسەت هەر وەکو ئاگادارن کۆمەڵا بانگەوازێکی لەم بارەوە دەرکرد و داوای لە خەڵکی کوردستان کردووە سەبارەت بەم ڕووداوە بێدەنگ نەبن و مانگرتنی خۆیان ڕابگەێنن و بەشدار بن لە مانگرتنەکە مانگرتنەکەی ڕۆژی دووشەمە واتە بەیانی 28 خەرمانانە ئێوە پەیامتان ڕوو بە خەڵکی کوردستان چییە؟ من ئەوە بڵێم کە خەڵکی کوردستان و هەروەها خەڵکی ئێران هەموویان خۆیان ئەزانن و باشیش لە ماوەی ئەم چل و چەند ساڵەیە بۆیان دەرکەوتووە کە ڕژیمی جەنایەتکار و دژبەژنی جمهوری ئیسلامیان بەباشی ناسیوە خەباتی زۆری کراوە بەر عەلەیهی ئەم ڕژیمە کوشتنی مەحسا و مەحساکان زەرورەتێکی وجودیە بۆ ئەو ڕژیمە یعنی ڕژیمی فاشیستی جمهوری ئیسلامی بۆ تەولید و باس تەولیدی فەرهەنگی پیاوسالەری هەر ڕۆژ جەنایەتێک ئەخڵقێنێت هەر ڕۆژ بەرنمەیەک دائنێ هەر ڕۆژ گەشتێک دائنێ گەشتی سارۆڵا گەشتی جوندۆڵا گەشتی ئەمڕۆکە گەشتی ئەرشادە ئەمانەی بەکرێگیراوهایەکن کە دایناوە بۆ سەرکوتی خەڵک یعنی هەر لە ڕۆژی ئەوەڵ و جمهوری ئیسلامی هاتووەتە ئێران وحشەتی بووە لە وجودی ژنان کە نیوەی کۆمەڵن هەر لە ڕۆژی ئەوەڵ و ئەمانی ناردە ماڵەوە بە مەقنعە پێچانیە و بە قانون و مقرراتی قڕونوستایی و دژ بە ژنی بەستنیە و لە ماڵۆ کە نێنە دەرەوە بەڵام بەڕاستی ژنانی ئێران بە گشتی ژنانی ئێران و کوردستان قەهرەمانانە ئەم چەند ساڵە مبارزەیان کردووە و وریا بوونە تۆ جوابی ئەو ڕژیمیان نەداوە تۆ تەحسیلاتیان بردەتە پێشەوە لە هەموو زمینەیە کاچوونەتە پێشەوە ئەم بوێریەی ژنان بەڕاستی ئەبێ نابێ بێڵین کە جمهوری ئیسلامی پێشی پێ بگرێت ئەبێ ئەو خەتی سوورانە کە جمهوری ئیسلامی بۆ ژنانی داناوە بۆ خەڵکی داناوە ئەبێ دانە بەدانە ئەو خەتە سوورانە پێشێت بکرێت و ژیانێکی ئازاد و بەرابەر بۆ خەڵک ڕچاو بکرێت ئەمیشە چۆنە ئەمیشە بە مبارزەیە خەڵک دەبێ بە مبارزاتی خۆیان بە تەلاشی خۆیان هەروە کە تا ئێستا کردویانە بتوانن بچنە پێشەوە و هەتاکوونێ سەرنگونی ئەو ڕژیمە ئەوە کە کۆمەڵە و چەند جانە هێزی ترکە پشتیوانیان کردووە لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بانگەوازێکیان داوە بۆ ئێتسابێکی گشتی و هەروەها چەند هێزی تریش بە پشتیوانیان لێکرد ئەمە جێی زۆر دڵخۆشیە و بخۆشی و زۆر بەباشی لەلایەن خەڵک و پێشوازی لێکراوە یعنی خەڵک بڕاستی زۆر تونی ئەم ئێتساب بوون ئەم مانگرت نەبوون چاوەڕێ بوون و لە زەرفی ئەم یەک دوو ڕۆژێشا متەوەجێ بووین بە تەلەیفۆن و بە پەیام و بە هەموو شتەکانەوە نیشانیان داوە کە ئەمە کارێکی زۆر باشە و زۆرێک هەر حتمما دەستکەوتی ئەبێت و خەڵک تونی ئەم نەوع مبارزە یعنی مانگرتنی گشتی سبحە خەڵکی کوردستان بەگشتی و هەروەها بە پشتیوانی خەڵکی ئێران هیوادارم خەڵکێکی زۆر لە هەروەها کە تا ئەمڕۆ ئەم لە زەرفی ئەم دووسێ ڕۆژەیە پشتیوانیەکی زۆر لەلایەن ئەنجومەنی نووسەران و هەروەها شوێنهایەکی تر زۆر کۆڕ و کۆمەڵهایەکی تر زۆر پشتیوانی کرا لەم ئێتسابە ئەمە ئێتسابێکی زۆر بەجێگە و زۆر ئینقلابیە و کارێکی شۆڕشگەڕانەیە کە ئەمە ئیتحاد و هەمبەستگی خەڵک نیشانەدات ئەوەی کە خەڵک لە ماڵەوە ئەمڕۆکە ڕژیمێکی ئێمە لەگەڵ ڕژیمێکی هارە ڕوبەڕووین ڕژیمێکە ئەلان لەسەر گڵکۆی ژینا کە کۆبوونۆ چەند نەفەری بریندار کرد دانەیەکی تر ئەوە بەداخەوە کوژرا وەختێکە ئەوایە حتا تحمڵی ئەوەی نییە کە 4 نەفەر کۆبێتەوە لەسەر گڵکۆی عەزیزێک چۆن خەڵک برژێتە خیابانەکان و ئەخە زۆر لە ئەحزاب ئەڵەن تەزاهورات بۆ تەزاهورات ناکەن پەیامی تەزاهورات بدەن داوای تەزاهورات بکەن بەڵام بە نەزەر من ئەو ئەحزابە ئەشێ مەسئول بن لە مقابلی گیانی خەڵکە چه تاکتیکێ لە مبارزە ئەمڕۆ
دروستە و ئەچێتە پێشۆ ئەوەی کە تەحەسون کە لە ماڵەوە لە ماڵەکانیان دابنیشن مەدرسە کار ئیدارە هەمووی ئەمانە تەحتیلکەن ئەوە خۆی اتحادێکی گەورە بەو ڕژیمە نیشانەدا کە خەڵکی کوردستان و بە پشتیوانی خەڵکی ئێران خەڵکێکی یەک پارچەن و دژ بەو ڕژیمە هەر ئەوەی کە ڕژیم ئەو حەسرەتی ئەوەی هەیە لە ڕژیم ئەمڕۆکە هیچ خەڵکێک لە پشتی نییە و تەواوی تەقەلای ئەوەیە تەواوی هەوڵ و تەقەلای ئەوەیە بە سەرکوت خەڵک بێدەنگ بکات و پێی وایە کە سەرکوت ئەتوانێت خەڵک تەسلیم بکات و خەڵک لە ماڵ بەڵام خەڵک تەسلیم نابن احتسابێکی تاکتیکێکی مبارزاتی گەورەیە کە واقعاً زۆر لە ئینقلاباتی ترکە دیمانە بە احتساب و دەستیان پێکردو احتسابهای گەورە و بە مەراحلی بەعدیش تەظاهرات و هەروەها کە کوێنیدا ئەچێتە پێشەوە من هەرونەکە ئەوەی کە بڵم لێرەوە بەڕاستی داوا ئەەکەم لە هەموو ژنان و پیاوانی کوردستان لە هەموو خەڵکی ئازادی خواست لە هەموو کرێکاران زەحمەت کێشان مامۆستایان ئەوەختە بازنشستەکان بە هەموو بەگشتی خەڵکی ئازادی خوازی کوردستان و ئێران داوا ئەەکەم کە بەیانی لەم احتسابی لەم مانگرتنە گشتیە بەشداری بکەن لە ماڵەکانیان نەچنە دەرەوە تاکوونێ مستێکی گەورە بن بە دەمی ئەو ڕژیمەدا کە تەواوی هەوڵ و تەقەلای ئەوە بوو ئەم دووسێ ڕۆژەکە بتوانێت بەر بەو احتسابە بگرێت بەڵام بەخۆشی و ئەزانین کە ناتوانێت و ئەو احتسابە سەرکەوتوانە ئەچێتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراست کاتی بەرنامەکەمان زۆر کەمە بە داوای لێبوردنەوە من پرسیارێکمنەوە ماوە و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەیش و بە هیوای سەرکەوتنی هەرچی زیاتر.